بۆ وەڵامی ئەم پرسیارەی کە زۆرێک لە ئێمە ڕۆژانە گوێبیستی دەبین لە کاتێکدا کە بە کەسێک دەڵێن ئەڵەی قازە تەڕنابێت. ئەمڕۆ هاتوومەتە مەیدانی پەلەوەران و ئاژەڵفرۆشانی سۆران. لێرە قسە لەگەڵ ئەو کەسانەکەم کە ئەمە پیشەیانە بزانم هەم لە ڕووە زانستێکەوە هەمیش لە ڕووە کوردەوارەکەوە چی لەسەر دەزانم. لە ڕووی زانستێکەوە هیچ زانیاریەکم نیە، بەڵام هەر وەکو ئەوی کوردەواری و عشاعری کە گوێن لێ بووە بە کەسێک ئەڵێن دەڵێ قازە تەڕنابی ها چەندی قسەی پێ بڵێ و چەندی ئەو بیش شەرم لە خۆی ناکاتەوە یان دوو لە ڕووی جەنابتان دوو لە ڕووی کامێرەی جەنابتان ها کابرایەک درۆزنە و زۆر درۆکات و ئەوکات یعنی چەندی قسەی پێ بڵێ بەخۆی وە ناچیت هەر ئەڵێت دەڵێ قازە یعنی تەڕناوی بە هیچ شتێک تەڕنابی یعنی هەیە شەرم لە خۆی ناکاتەوە. قاز کە تەڕنابی ئەو کەسانەی کە پێیانەرێن دەری قازی تەڕنابی هەندە کەس ئەبینی مەسەرەن قسەی عەقیقی ناکە مەسەرەن برین بێسفەتە یعنی کە گوێ لێ بووە پێش جگەلەوەی باستکردن واللهی گوێم لێ نەبووە. چەورای زۆرە قاس بستنە چەورای زۆرە تەڕنابی ئەو کارەکە چەوراییە بەرەوەکەیەکە چەوراییە. دکتۆر جان سەبارەت بەو قسەی کە زۆر دەکرێت لە ناو کووردا بەتایبەت بە کەسێکەڵێن دەڵی قازی تەڕنابی ئەو کارەکە زیاتر لە ڕۆزانستێکیەوە چێ کە قاس هەڵبژێردراوە بۆ ئەم پەندە کوردەواریە. بەگشتی لە ناو باڵندەکان دوو جۆر باڵندەمان هەیە لەو بابەتە لە بابەتی تەڕبوون و تەڕنەبوون. ئەوانەی کە لە ناو ئاو دەژین لە نمونەی قاز و مراوی جەستەیان ڕژێنێکی هەیە لە نزیک کلچیان کە ناوەزانستەکەی پێی دەڵێن یورۆپیجیال گلاند. ئەو ڕژێنە جۆرێک دەردرا و دەردەدات کە چەورە. ئێمەش زانراوە کە چەوری لەگەڵ ئاو تێکەڵ نابن. ئەو جۆرە باڵندانە لە نمونەی قاز و مراوی لە کاتێکدا کە کردارێکە خۆ جوانکردنی پێدەوترێ ئەو چەوریە بڵاو دەکەنەوە بەسەر هەموو پڕەکانی جەستیان. لە ئەنجامدا کە پەڕەکان چەور دادێن ئەگەر ئاویش بەریان بکەوێت ئەو ئاوە لی دوور دەکەوێتەوە و جسمی تەڕنابێت.